نمونەی دووهەم کابرایە کە عیلم فێر بووە بە فەقێتی بە داماوێتی دێ بە دێ ڕۆیوە لای ئەم مامۆستا لای ئەو مامۆستا یا بە تەلەبێتی و داماوی باوکی بە حەماڵی بە دەوڵەمەندی بە فەقیری بە خێوی کردووە لە مەکتەب دوای چۆتە دراساتی ئیسلامی یان ڕەنجی داوە کتێبی کڕیوە خۆی فێر بووە گوێی گرتووە دەرسی عولەماکان دەرسی داعی و شەخسیەتە ئیسلامیەکان گوێی گرتووە تا شتێک پێگەیشتووە تەجوید فێر بووە بۆ نمونە خوای گەورە عیلمێکی فێر کردووە وعلمه ئەم تەجویدەشی بە خەڵک گوتۆتەوە پێغەمبەری خواش عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ خەیرکم من تعلم القورآن وعلمه باشترین کەستانە و کەسێک کە قورئان فێرە بێ و خەڵکی تریش فێرەکات ئەم پیاوەش تعلم العلم وعلمه وقرأ القرآن فأتي به ئەویشیان هێنایەوە پێش فعرفه نعمه فعرفها خوای پەروەردگار نیعمەتەکانی خۆی خاتەوە پێش چاوی اعترافی پێکە ئەڵێ یا ربی خوای بەڵێ ئەزانم ئەمانەت هەموو پێ بەخشیوە قال فما عملت فيه چیت کرد بەم نیعمەتانەی کە پێم بەخشیوی قال تعلمت العلم وعلمته وقرأت فيك القرآن يا ربي خوايا منه علمي فير بوبم خلق فير كردوا ولا بيناوي توشا قرآن كم خندو بخل شيش مقعد قال كذا خوايا قربي فرمنا دروت كرد ولكنك تعلمت العلم ليقال إنك عالم بو أو علم فير بوي بيت بوتر عالمي فقط قيل أو وترى ملاي دوان علم وترى درياواني قرآنواني وفرمودواني شارة زي عقيدة ما شاء الله بحرك لا فقه ما شاء الله ملايكي زور قورية ما شاء الله مفتية ما شاء الله زور زاناية ما شاء الله كسايتيكي زور قورية شخصيتيكي زور إسلامية هزاران كس دينا درسكي هزاران كس جو إلي يقرن فقط قيل هواهم يوترا وداما نتيجة كيتشي خواهي قوري بي فرمو دروتك خواهي قوري بي فرمو دروت کردو بۆ ئەوە دەخوێن کە پێت بڵێن عالمە بۆ ئەوە دەخوێن قورئانەکە دەخوێن بۆ ئەوی بڵێن قارئە قورئان خوێنە فقط قيل ثم أمر به فسحب على وجهه حتى ألقي في النار ئەویش لەسەر ڕووی ڕایەکێشن هەتاکو فرێدەنە ناو ئاگری جەهەنەم جا بزانە ئەمە ئیمامێکی گەورە مەلایەکی گەورە شارەزایەکی گەورە خوای گەورە ئاوای لێکە من و تۆیەکی داماوە بێت چیمان لێ بکە کە نەعیلمەکە فێر بووین و نەخەڵکی تر لە عیلمەکەمانەوە فێر نیەتمان پاک نەبوو بێ بۆ خوای پەروەردگار داما و خۆمان